سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنمەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەم جارێ دەنجی خەڵک باز لە هۆکاری چونە دەرەوەی گەنجان دەکەین با بزانین هۆکاری چونە دەرەوەی گەنجان بۆ دەرەوەی وڵات چییە بۆ گەنجەکانی ئێمە ڕوو لە دەرەوە دەکەن لەگەڵ هاوڵاتیانی خەزای بەردەڕەش گفتوگۆ دەکەین ڕاوبوو چوونی ئەوان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموو بینەریان بەرنمەیە بن. سڵاو سڵاو بەخێر بن سەرچاو سەرەتا دەستخۆشی لە بەڕێستان دەکەین. هۆکاری چونە دەرەوەی گەنجان چییە بۆ دەرەوەی وڵات ئەمە بۆ چ دەگەڕێنیتەوە وەکو گەنج؟ من وەکو گەنجێک بە قەناعەتی خۆم وایە حکومڕانیەکی ناتەندروست و پەرە هیچ بە گەنج نەدرایە هەلی کار بڕەخسێت بۆ گەنجان لە هەرێمی کوردستان کە ئێمە بە هەزاران گەنجمان هەیە بە هەزاران خەریجی شەهادەی بەرزمان هەیە لە کوردستان ینی پێویستە ئەوانە جێبەجێ بکرێن و خەمی لێ بخۆن بۆ ئەوەی گەنج زیاتر پەرەی بستێنێتن زیاتر کوردستانمان بەرەو پێش بچیت بۆ ئەوەی خەڵک چاو لە وڵاتانی دەرەوە نەکەن و گەنجمان بە لێشاو بەرەو وڵاتانی دەرەوە بڕواتن هیوادارین هەڵی کار بۆ گەنجان بێتە ڕەخساندن گەنجی ئێمە ینی کوردستان دەوڵەمەندە بەڕاستی بەڵام ئەم حکومڕانی و ئەم حکوومەتەی ئێستا کە ئێمە تێیداین وای لە گەنج کردووە کە گەنج ناومێت بێتن بۆ ناچارە سەری خۆی هەڵگرێت و لەم کوردستانە نەمێنێتن ئەگەرنا چی بکرێ بۆ ئەوەی ڕێگیری بکرێت لە کۆچی گەنجان؟ وەڵایی زۆر شت هەیە بکرێت بەڵام کەی دەکرێت نازانین ئێستا دەتوانن بە هەزاران کارگە بە هەزاران پرۆژە ینی بکرێتەوە دەرفەت برێتە گەنج بۆ ئەوەی هەلی کار زیاتر بێتن گەنج کاری لەسەر بکات بوون من ئێمە لەسەر قەزای بەردەڕەش ینی دەڤەرێکی گەورە و ینی گەورەینە و دەتوانین پەرە بە کشتتوکال بدرێتن بابێن کەرتی کشتتوکال چەند کارگەیەک بکەن و چەند ئەوەیە بکەن و لەسەر قەزای بەردەڕەش هەتا ئێستا کارگەیەکی ئەوانیە کە بە خەڵک لی زیاتر دەبێت بۆ ئەکید سوودی زیاتر دەبیت بۆ گەنجانی ئێرە و ئێمە لە محافظەی دهۆچین محافظەی هەولێر محافظەی سلێمانی لە هەموو محافظەکان دەتوانن چەند کارگەیەکی گەورە بڕەخسێن بۆ گەنجان بۆ ئەوی گەنج بژێوی ژیانی خۆی بژێوی عایلەی خۆی دابین بکاتن بۆ ئەوەی نەبین کە ئێستا لە سنووری بیلاڕوسیا و پۆڵندا بە هەزاران گەنج بینیمە کە دایکێک تەمەنی 80 ساڵ 75 ساڵ بوو لەوێ ینی بەڕاستی کارە ساتە ئەمە یان منداڵ 2 سال 3 سال زەمبینیە هیچ گوناحە یانی لەسەرمان ڕق بۆتەوە مردووە بەڕاستی ئەوە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەم ناحکومڕانیەی ئێستا کە ئێمە تێیداین. بەداخەوە لەم ساڵەی دوایی کۆچکردنی گەنجان بە لێشاو دەستی پێکرد بۆ دەرەوەی وڵات ئەمەش بۆ ناومێدی گەنجان و نەبوونی هەلی کار ئێمە دەیگەڕێنینەوە ئێمە گەنجانمان کە قۆناغەکانی خوێندن تەواو دەکەن یاخود گەنجانمان کە لە کوردستان ناومێد دەبن تاکە چارەسەر وایە کە ئەوان ڕوو لە دەرەوە بکەن بۆیە پێویستە لایانی پەیوەندیدار هەلی کار بۆ گەنجانمان بڕەخسێنێت کە بە تایبەت دوای تەواوکردنی قۆناغی خوێندن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن پرۆژە و بەرهەمی خۆیان هەبێت لە وڵاتە بەداخۆی یان ئێستا ئێمە دەبینین گەنجامان کە خاوەن پرۆگرام و خاوەن فکرە و خاوەن بەرنامەی خۆیانن کە پەرەیان پێ نادرێ یانی ئەگەر بێت و پەرە بە گەنجان بدرێ کار بۆ گەنجان بکرێ هەلی کار بۆ گەنجان بڕەخسێ گەنجانیش بیر لە دەرەوە ناکەن و ناومێدبوونیش لەم دەسەڵاتەیە یعنی خەڵکی تووڕە کردووە خەڵکی بێزار کردو ئەو قەیرانی سیاسیە قەیرانی ئابوووریە گەڵێ قەیرانی تر هەیە خەڵک بێزار بوونە ناومێد بوونە لەوەی کە کوردستانەکەمان بەجێ دەهێڵن بەداخۆ چارەسەر چییە بۆ ئەوە گەنجانێک کە زیاتر ڕوو نەکرێت چی بکرێ بۆ ئەوانەی گەنج ڕوو نەکەتە دەرەوەی وڵات هەر لە ناو خۆی ببینێت ئەو دەزانین گەنج دەڵێن بڕبڕێ پشتی وڵات بەڵێ خۆی لە هەموو قۆناغەکانی مرۆڤایەتی گەنج داینەمۆی گۆڕانکاری و پێشکەوتن بووە و ئێستاش پێویستە لایەنی پەیوەندیدار حکوومەت گرنگی زیاتر بە گەنجان بدە
هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنێ گرنگی بە بواری گەنجان بدرێ گرنگی بە توانە و فکر و پرۆژەی گەنجان بدرێت بۆ ئەوی گەنجانیش هەست بەبوونی خۆیان بکەن و ئەو کار و بەرنامە قۆتەی خۆیان هەیە پێشکەشی بە کوردستان یا بە خاچی خۆیان بکەن. گەنجێک ڕابۆچونەکە هەیە لەسەر ئەو گەنجانی کە ڕوودەکەنەوە دەرەوەی وڵاتەکە ئێستا دەبینین خەڵکێکی زۆر گەنجانێکی زۆر لە هەرێمی کوردستان ڕویان نەدەرەوەی وڵات کردووە بە تایبەت لە خەڵکی بەردەڕەشیش بەششی زۆر لە گەنجەکانی بەردەڕەشیش ڕویان نەدەرەوەی وڵات کردووە وڵاتیان بەجێهێشتووە ئەمە هۆکارەکەی بۆ چ دەگەڕێنیتەوە؟ سەرەتا سوپاسبەرەستان دەکەم ئەوە هۆکاری سەرەکی ڕۆیشتنی گەنجان دەگەڕێتەوە بۆ گرنگی نەدانی حکومەت بە چینی گەنجانە جێگای داخە ئێستا بێکاری ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بۆیە گەنج ناچارە خەریجمان هەیە لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوون دەکاتن دامەزراندن نیە هۆکارەکەی گەنج ناچار دەبێتن ڕوو لە ئەوروپا بکاتن کە لە ئەوروپاش ئەو هاوڕێیانەی ئەو برادرانەی کە ڕۆیشتینە لەوێندەر گوزەرانیان خۆشە وڵاتانی دەرەوە لەگەڵ هەرێمی کوردستان زۆر جیاوازە کە دەبینین لێرە جیاوازیەکی زۆر دەکرێتن لە چینی گەنجان کە لە ئەو هەموو داهاتەی کە لە کوردستان هەیە بۆ لایەنێکە و یاخود بۆ چەند لایەنێک دەڕواتن گرنگی بە گەنجان نادەم بۆیە گەنجیش ناچارە وڵات بەجێ بێرێتن و ڕوح و دڵسۆزی و نیشتیمان پەروەری لە وڵاتە نامینێتن بۆیە ناچارە ڕوو لە ئەوروپا بکاتن و دڵی خۆی بە یەکجاری لە وڵاتێکی مردوو ڕێگایەکە ڕێگایشی پرسەخت و نەهامەتی ئێستا کە دەبینی لە کەناڵەکانی ڕاگەیاندن کە دەبینی خەڵکەکی زۆر لەسەر سنوورماتەوە بە 2 هەفتەیە زیاتر لە سەرمان بێ ئاوی چەندەها کەس گیانی لەدەستداوە ئەمە جێگای داخە بەداخەوە کە شتانە دەبینین هیوادارین ئەوانە دەرچن بگەنە ئەو شوێنەی کە دەیانەوە ئامانجێ هەیتیان بگەنە شوێنی مەباست ئەمە جێگای داخە ئەمن پێت دەڵێم ئێستا کە من خۆم 5 ساڵە خەریجم دانەمەزرامە 5 ساڵە خەریجم ئەگەر لەبەر ماڵ و منداڵ و دایک و ئەم نەبی منیش ناچارم ئەو وڵاتە بەجێ بێلم من 5 ساڵ خەریج بم لە وڵاتەی کە مافمە دابمەزرێم ئەگەر دامەزرێم ناچارم وڵات بەجێ بێلم ئەوە هەموو ئەو گەنجانی کە ڕۆشنە دڵیان پڕە بۆیە وڵات بەجێ دێل من خۆم تازە پرسیارم لە ڕەفیقەکی خۆم کردووە لەو بازاڕی بەردەڕەشی دەڵێ من دەڕۆم وتم بۆ دەڕۆژ خواز بینی ژنەی بینە لەوەی لێرە ئیشە کارە کاسبیدەی من چی بکەم لێرە من ناچارم وڵات بەجێ بێلم یعنی ئەوە جێگای داخە کە ڕەفیقی خۆمە بەجێم دێلی لەبەرەوەی لە هەرێمی کوردستان گرنگی پێ نادرێت بە تایبەت کە خەڵکی بەردەڕەشش ڕوو دەکەنە ئەوروپا بەردەڕەش سنتەری بەردەڕەش و دەوروبەری بێکاری زۆرە پرۆژەی زۆر کەمە بۆیە کە قەزا لەسەر قەزابێ ئیتر گەنج چ متمانەی بەو قەزایی بێت. وڵی هۆکارەکان زۆرن بەس دەمەوێت 2 خاڵی سەرەکی ئاماژە پێ بدەم یەکێک لەو خاڵانە بێمتمانەی بەڕاستی یعنی دوای 30 ساڵ تا ئێستا گەنج ئەو متمانەی بۆ پەیدانە بووە کە پاشەڕۆژی خۆی لێرە دابین بکاتن تەماشاکە و هەموو دەرچوو ئەوانەمان هەیە ئەوە تەنانەت ئەوانەی دەریش نەچوونە هەلی کار زۆر لاوازە گەنجی بە دوای ژیاندا دەگەرێت دەوێت ژیانی هەبێ خێزان پێکبینی ماڵی هەبێ چەند تەماشا دەکا حکومەت بۆ حکومەت هەنگاو بە هەنگاو ساڵ بۆ ساڵ خراپترە و باشتر نییە بەڕاستی ئەوە یەکێک لە هۆکارەکانە هۆکاری دوم بۆ حکومەت دەگەڕێتەوە بۆ پلانی حکومەتە هۆکارەکان چارەسەری زۆر زۆر ئاسانە وەزارەتێکمان هەیە بە ناوی پلاندانان تا ئێستا هیچ ڕۆلێکی ئەم وەزارەتەمان نەبینیەوە لە کوردستان بەڕاستی وەزارەتێکە دەبێت بەناو پلاندانان دەبێت پلانی هەبیتن چۆنیەتی پەیوەندی نێوان وەزارەتەکان ڕێک بخرێتن لەگەڵ هاوڵاتیان بۆ نمونە ئێستا سەدان بەشمان هەیە لە زانکۆ پەیمانگەکان دەخوێندرێتن کاتێک دەردەچن هەلی کاریان نییە باشە کە هەلی کاریان نییە تۆ بۆ
ئەم بەشانە داناخی لە هەمان کادا بەشی تر هەیە کە زۆر پێویستە و هەلی کاری هەیە لە ناو کۆمەلگا ئەو بەشانە بکرێتەوە زیاتر پەریان پێ بدرێتن خوێندنی پیشەییمان هەیە لە هەموو وڵاتی دنیا ئەو هایە یعنی شتەکە نابیتن بەس حکومت دایمەزرێنین حکومت وابێتن ئەو بەشانە بکاتەوە ئەم گەنجانە فێری پیشەیەکی تایبەت بکرێن دواتر ئەو پیشێ دەتوانیت لە ناو کۆمەلگا بەبێ ئەوەی حکومت تاینیکەتن دەتوانێتن ئیشی خۆی بکاتن و ژیانی خۆی بەڕێوە هۆکارێکی تر لە هۆکارەکان ئەوەیە هێنانی ئەو هەموو کرێکاری بیانیە بۆ ناو هەرێمی کوردستان بەڕاستی جێگەی داخەیانی کرێکارێک دێنیت لە دەوەرەوەی وڵات 5,000 بۆ 10,000 ئەو پەڕی تا 12-13,000 ڕۆژانەی بۆ دەردێنێتن بەڵام بۆ گەنجێکی کوردستان ئەمە بەڕاستی کارە ساتە لە کاتێک هاتوو ئەمپێرێکی کارەبا بە 15,000 بیتن و بە 10,000 بیت و 12,000 بیت کرێ ڕۆژانەت 10,000 دینار بیتن بەڕاستیەوە ئەو زۆر هۆکاری ترەنە ئەگەر پلانێکە بیتن ئەوانەی لە دەرەوە دێن شەریکەکان ملکەج بکرێن یەکێک لە مەرجەکانیان ئەو بی کاتێک دێت لە کوردستان ئیش دەکەت و بەبەرهێنان دەکەن پێویستە لە سەریان سەدان نارێم 100% بەڵام با 1970 گەنجی وڵاتی خۆمان بەکار بخەن ئەوانی دی بەڕێوبەرەکان و مەهەندیسەکان و ئەوانەی کە بە گەنجی ئێمە ناکرێتن با لە دڵەوەی وڵابینن هۆکارەکە زۆر ئاسانە ینی کێشەکان زۆر ئاسانە بەڵام هەوڵی دەوێت بەڕاستی هەوڵەکەش تا ئێستا نەمدیتیەوە سەر دەکرێت ئاسانە زۆر ئاسانە بەڵام پلانی دەوێتن بەڕاستی پلانی دەوێتن دەبێت بەرپرسەکانمان ئەوانەی خاوەنی ئەو کۆمپانیانن جەریئانە بڕیار بدەن زۆر ئاسانە چونکە بەرژەوەند تا ئێستاەوەی دەبینم لە هەموو لایەنەکە بەرژەوەندی تاکە کەسی لە پێش بەرژەوەندی گشتیە بۆش حاڵمان بەو حاڵە گەشتووە. هۆکاری چوونە دەرەوەی گەنجان وەکو گەنجێک کە دەبینین بۆ چ دەگەڕێنەوە ئێستا کە لە بەشەشی زۆر لە خەڵکی بەردەڕەشیش ڕویان لە دەرەوەی وڵات کردو بۆ ئەوەی ژیانێکی باشتر و شایستەتر بۆ خۆیان دابین بکەن بەڵێ هۆکاری ئەوەی کە گەنجەکان کۆز دەکەن بۆ دەرەوەی وڵات و یان کوردستان بەجێ دێڵن وەلەو بەردەڕەشیش بێبەهەر نییە لەو کۆچە چەنددا گەنجمانەیە کە کۆچیان کردو بۆ دەرەوەی وڵات هەموو ئەو ئەسبابانش دەگەڕێتەوە بۆ نەبوونی دامەزراندن و نەبوونی هەلیکار و بژێوی ژیان و چونکە گەنج زیاتر لە قۆناغێکدایە کە زیاتر پێویستی بە خزمەت و بە دامەزراندن و بە هەلیکارە تا بتوانێت خۆی دروستکە بەڵام بەداخەوە کە ئەو ئەسبابانە نەبی بۆ خۆ دروستکردن ئەوانیش ناچار دەمە سەرەلگرن و بڕۆن دەرەوەی وڵات و خاک بەجێبێنن نیشتیمان بەجێبێنن دایک و با بەجێبێنن باش چارەسەر بۆ ئەم بابەتە چییە چی بکرێ بۆ ئەوەی ڕێگیری بکرێت لە گەنجان ڕوو لە دەرەوە بەڵێ پێویستە زیاتر پەرە بە کاری بە خزمەتکردن بە گەنجان بدرێتن ئەو بابەتانێک کە خزمەت بە گەنج دەکاتن بریتە لە دامەزراندن و هەلی کار و زیاتر ئاشنابوون لەگەر گەنج و زیاتر تێکەلکردن لەگەر گەنج نەخۆ دڕخستنەوە لەگەر گەنج ئێستا دەبین ڕێگایشی زۆر بە مەترسی هەڵدا بژێرن کەسەکە دەبینین 2 هەفتە زیاتر لە 14-20 ڕۆژ خەڵکەکە بەشەشی زۆر لە خەچێنێمی کوردستان لە سە سنوورەکان ماوەنەتەوە باشە ڕێگایەکە پڕمەترسی هەڵدا بژێنین ژیانەکە ژیانی ئۆڕپا ئەوەندەی دەهێنێ کە ڕوو بکەن یاخۆت لێرە ژیانیان خراپتر بۆیە ڕێگایشی پڕمەترسی بەڵێ ئەگەر ئەو ژیانی ئەوان تێدانا لەو ڕێگایە تاڵتر نەبی ئەوانش ئەو ڕێگای ناگرنە بەربەتەشید بەڵام دیارە ئەو ژیانێک کە ئەوان لێرە تێیدا بوونا زۆر تاڵ بووە لەو ڕێگای تاڵتر بووە کە ئێستا پەنایان بۆ بردووە و تەنانەت ئێستا هەندێکیانەیە بەو ڕێگایەوە دەنالێن و لە سنوورەکان ماونەتەوە بەڵێ باشە وەکو گەنجێک ئامادەیت ڕوو لە دەرەوەی وڵات وەکو گەنجێک ئامادە نیمە بە هیچ شێوێک ڕوو لە دەرەوەی وڵات بکەم بەڵام ئەگەر کار ئەوها بڕوا و بژێویەکە ئاوا بڕوا و بەعامی کوردستان ئاوا بڕواتن نەک ئەمن هەموو کەس بەجێ دێت پێدوانی هەڵی کار زیاتر بۆ گەنجان بڕەخسێندرێت ئەو گەنجانی کە لە دەرەوە نش دەگەڕێنەوە بۆ باوشی بەڵێ بێگومان پێم وایە هەلی کار بۆ گەنجان بڕخسێتن ئەوانەی لە دەرەوەش دەگەڕێنەوە بگرا لەوانەیە لە دەرەوەی وڵاتیش هانە بۆ ئێمە بێنن بۆ کار تێدەگەیت لەوانەیە ئیسفادەیەکی لەوانە بکەن بەڵام بەداخەوە
حەلی کارمان نەماوە و خزمەتکردن بە گەنج نەماوە و دامەزراندن هەر لەبیر کراوە. بەششی زۆر خەڵک گانزەی لەوە دەکات دەڵێت کارمەندە بیانیەکان کرێکارە بیانیەکان زۆر لە وڵاتن بۆیە کار بۆ گەنجی ئێمە نیە تا چەند نەمانەوە. بەێ ئەمە زۆر زۆر ڕاستە سویلوانەیە نمونونەکان لە پێش چاوە بۆ نمونە ئەو وێزگەی نەوتانێک کە ئامادە کراون بۆ نمونە لە بەردەڕەشی ئێستا بڕۆ لەوانەیە سەتا شێستی کارمەندی بیانی بن بە کارمەندەوە بە ماندسەوە بە هەتا دەگەتە شوفێرەکانەوە تەنانەت بە کرێکارەکانەوەش ئەوەش بەشێکە لەوەی کە گەنجان پەنا بۆ ڕێگای بن. من وەکو خۆم پێم وایە کۆچی بەلاشاوی ئەم دواییەی خەڵک نەک تەنها گەنجان چکەمە لە سنوورەکانی بلاڕۆسیا و پۆڵندا دەیان پیر و یعنی خانەوادە لەگەڵ یەک و لەسەر ئەوانەش گەنجیش دەبینین. هۆکارەکەی من وەکو خۆم دەگەڕێنمەوە بۆ حکومڕانیەکی ناتەندروست یعنی گەنجانمان کە خوێندن تەواو دەکەن دامەزراندن نییە وەکو خەڵکیش هەموو معاناتێکیان هەیە هە لە ڕووی سوتەمەنی و لە ڕووی ئازوقە و لە ڕووی هەلی کار و یعنی لە ڕووی پێداویستیەکانی ڕۆژانە هەموو چینێکی ئەم وڵاتە بێبەشن بۆیە بەلاشا و ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن. باشە چی بکرێ بۆ ئەوەی ڕێگیری بکرێ بۆ ئەو گەنج نەستە دەرەوەی وڵات آخر دەبێتن سەرەتا لە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵێک یعنی پلانێکیان هەبێتن بۆ ئەوەی کە بتوانن گەنجەکانمان نەک تەنها بە دامەزرانی ئێستا خەڵک هەموو ڕووی یعنی بەلاشا و ڕوو لەوە دەکە ببین بە پێشمەرگە خۆ تەنها حکوومەت پێشمەرگایەتی نییە ئەبێ ئەوانەی کە دەردەچوێنن کۆمپانیای تایبەت هەبن یعنی هەلی کار بۆ خەڵک بۆ گەنجان بڕەخسێنن ئەو خەڵکە پێویستی بە بژێوە بە موچەیەکی ماگانەیە هەر نەبێتن دەبێت چەندین کۆمپانیایەک دروست بکەن لەم کوردستانە کە خەڵکی لێدا بمەزرێن و خەڵک کاری لێ بکەن. کەرتی تایبەت گەنج لێ تێدا کاری بکات. ما وەکو کوردستان بڵێم کۆمپانیا و شوێنی ئەوان نییە هەمانە بەڵام بە شێوەیەکی بەرچاو یعنی خەڵکی بیانی لەم کۆمپانیانە کار دەکەن و بە پارەیەکی کەم کە گەنجانی ئێمە بەڕاستی یعنی کەمە ئەوم کارە بۆەوان. بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوەیکی ویستی بۆن ئەمە ڕابوو چوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆ کۆمان کە لەبارەی کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات. سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون، سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە. تا بەرنامەیەکی دیکە و تا ئەڵقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن. بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.